باڵوێزخانەی فەڕەنسا لە عێراق پشتیوانی وڵاتەکەی بۆ هێزی پێشمەرگە دووپات دەکاتەوە و ئەم هەڵوێستەی حکوومەتی فەڕەنسا دوای سەردانێکی وەزیری بەرگری فەڕەنسا دێت بۆ هەرێمی کوردستان. وەکو دەزان وەزیری بەرگری لەم هەفتەیەدا سەردانی عێراقی کرد. سەردانەکەی وەزیری بەرگری فەڕەنسا لە چوارچێوەی بەردەوامی پشتیوانی هێزەکانی عێراق و کوردستان بوو لە شەڕی داعش و ئەم سەردانە پشتگیری بۆ دەسەڵاتی سیاسی و پێشکەشکردنی هاوکاری بوو بۆ ئاوارەکان. پارێزگاری کەرکووک ستایشی هەڵوێستی فەڕەنسای کرد لە بەشداریکردنی شەڕی دژ بە داعش و ڕایگەیاند. کێشە سەرەکیەکانی کەرکووکیان بە وەفدی باڵوێزخانەکە ڕاگەیاندووە. گرنگی کەرکووک پیشانەدا بەرامبەر بە حکوومەتی فەڕەنسا و احتیمامیان بە کەرکووک، وەزعی کەرکووک چۆنە لە هەموو ڕوویەکەوە و اقتصادی، ئابووری، عسکەری، وەزعی بەغدا، وەزعی ناوچەکە هەمووی باسکراوە لەگەڵ جەنابی سەفیرە. ئێمە زۆر سوپاسێکەین بۆ ئەم سەردانەی و هەروەها جەنابی قونسڵ لە هەولێر کە دۆستمانەوە چەند جاریش ئێمە لە هەولێر یەکتریمان دیتووە بە خێراتنی هەموو هاوڕێکانی شێکی. باسی وەزعی پێشمەرگەمان بۆ کردوون، پێویستی پێشمەرگە، پێویستی خەڵکی کەرکووک، ئەو کێشانەی لەگەڵ بەغدا هەیە هەمووی باسکراوە بە شێوەیەکی باش و دوور و درێژ. ڕۆژی سێشەمە وەزیری بەرگری فەڕەنسا پشتگیری وڵاتی فەڕەنسای بۆ هەرێمی کوردستان و پێشمەرگە دووپات کردەوە. باڵوێزخانەی ئەو وڵاتە سەردانی کەرکووکی کردو لە کۆبوونەوەیکیدا لەگەڵ پارێزگاری کەرکووک ستایشی ڕۆڵی پێشمەرگەی کرد لە شەڕی دژی تیرۆر و ئاماژەی کرد شەڕی دژی تیرۆر شەڕی ئێمەشە و ئەو تیرۆرستانی لێرە پێشمەرگە ڕوبەڕوویان بۆتەوە هەمان ئەو تیرۆرستانن کە لە فەڕەنسا و وڵاتانی تر کاری تیرۆریستی دەکەن. ئاسۆ یاسین، کورسات نیوز، کەرکووک.